چی دەوێ فەرموو ئەمرکە چی مەوێت ئەو ڕۆژی هاوسەرگیریمانە یانە یەک ساڵێکە من ژنی تۆمە هاوسەری تۆمە ئێستا چیت بۆ بکەم بەسەرەوە چیت بۆ کەم خۆشەویستی مەوێت هیچم لێت ناوێت ئەزانی چی پارە هەیە ئەتوانی پارە هەڵگری بڕۆ بۆ خۆت ئیزدواجەکەی خۆت بکەم من مەجالم نییە مەجید من لەگەڵ پارەی زدواجم نەکردگە تایسەت بینیتە کەسێ بەتەنێ زدواج کات من لەگەڵ مەجیدا ئێس هاوسەرگیریم کردگە نە لەگەڵ پارەکەیە ئێ باشە من مەجالم نییە ئیشی خەڵکم لەبەردەستایە داوای لێبردنم هەیە من ناتوانم بێم بۆ مناسبەیە فەرم و پارە هەڵگرە و بڕۆ بە خۆت ئەو مناسبەیە جێبەجێکە یعنی ئەمنت ناوێت نەموتۆ تۆم ناوێت ئەڵەن بۆ مناسبەیە نایە داوای لێ قسەی تۆ هەر ئەوەیە مەجید چی بووە ئەو ڕخزمە گوزارەکە شاری خوێندوت یانە غوڕوو کردووتیە وە چییە بۆ بات لێ هاتووە غرور بم غرور نەبم هەرەوەی داوای لێبردنم هەیە هەرەوەی مەجید تا غروری خۆت نێریتە خوارەوە ئەمە نابینیت تەواو کاتی خۆتە مەجی عەفو نەکاهیە و پژمینە بەخوا برا ژیانم فەوتاوە ئەم ماڵەکەی کاکە مەجیە با بڕۆم لێم نەچن لە دەرگا بام نا بەرە جارشتی وانەکەی تەلەفۆنێکی بۆکەم دقيقة صعبة أقول بأنا بالمدير مدير أو لا والله مدير أو جرسة أقول بالي جرسة قمت أقول برم باو کەڕامە فەرەجەمە ئەبێت چی بێ بۆ خاتری خوا ئەلۆ کاک مەجیدجان باشی دەحواڵت کاکە باشم بە قوربان باشم فەرموو چی دێجیان وەڵاهی وتم بزانم عەفوو کردووم کاکە قبوڵم کردووە کاکە بوراوین چاوەکەم بوراوین کاکە کاتم مەگرە ڕجار لێرەکەم کاکە گیان آخر کاکە مەجیدجان بە قوربانە بم بۆ من جایز نییە بۆ من هەر عیب و شوورەیە من دانیشم بپژم بەرامبەر بە مدیر عامەکەم شتی وا چۆن نەبێت غەڵەتێکم کردووە بڕۆ ناکەم عەفوم بکەیت کاکە بوراوین تۆ تێناگەی کوردی یعنی بوراوین تەواو ڕجار لێرەکەم ئیشم هەیە وڵات تووڕە کوێ کاتە تۆ تۆ بڵێ ئەڤین گەڕابێتەوە الله سەڵتی دەرگاکەشیان خۆشە مدیر عام وا هاتم ئەمە تۆی دیسانەوە هەر وەڵا وتم بەخوا لێم خۆش نەبووە با بچم بزانم تەئکید کەم کاکە تۆ چی لە من دەوێ بە قوربان ئاخر دەحازم کە بزانم تەئکید کەم دڵم ئاو ناقەوتەوە من زانیمە خەو چییە نانم خواردووە کوڕە دەوەرە خۆزەڵ خۆتە دەوێمێ وەرە بدام تۆ چی لە منێ بۆ خاتری خوا دەوەرە ڕۆژوورەوە وەرە دەوەرە کاکە وەرە بدام تۆ چی لە منێ بۆ خاتری خوا وەڵی کاک مەجیدجان ڕاست وەڕەوان پێ بە من ئەم شۆ نەزانیمە خەو چییە نەزانیمە خۆراک چییە نەزانیمە ئیسراحەت چییە وتم بڵێ کاک مەجی منی عەفو کرد بێت کوڕە کوڕە وەڵی خۆت و ئەژدا و ئاباتم عەفو کردووە کاکە ئەمە پێخۆش ئاخر بۆیە حەزم کرد هاتم دڵنیا بم تەئکید کەمەوەیە چکە پشبەیەک بەسەر مدیر عامەکە هەر جایز نییە وتم یعنی تەواو تەئکید دڵنیا بم کوڕە یعنی کوڕە وەڵی ئینسانی وەکوویەوە ئازادی لە ئاسماندا بەجێ ئێوە هەر شەتری کۆیلی هەڵەدەن ئەوە هیچ شاری شاک لە خۆشی نمۆر مەکەرەوانێ یعنی ئێستا تەواو دڵنیا بم کوڕە دڵنیا دڵنیا